دووبارە سڵاوتان لەبێت و ئێمە بەردەوامی ئەم جارایان تەوەری سۆدیۆمان هەیە و ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە. جا زمانی دایک بەیەکێک لە بنەما و ڕەگەزە سەرەکیەکانی پێکهێنانی هەر نەتەوەیەک پێک دێت بێگومان. و زمانی دایک هەم لە نێوخۆ و هەم لە جیهانی شاگرنگیەکی زۆری هەیە بە جۆرە گرنگە کە ئەوەندە گرنگی بەم بابەتە دراوە هەر لە ساڵی 1999 ڕێکخراوی یونسکۆ 21 شوباتی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی زمانی دایک ناساندووە. جا هەر لە ئەم بارەیەوە ئەمڕۆ ژمارەدەی گۆڤاری زمانەوانی بڵاو کراوەتەوە و گۆڤارەکەش کۆمەڵێک بابەتی زۆر باشی لە خۆ گرتۆ کە من بەشێکی خوێندەوە بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو. جا ئێمە ئەمڕۆ میوانداری دکتۆر موئمین زەڵمیمان کردووە کە بەڕێزیان سەرنووسەری گۆڤاری زمانەوانین و گفتوگۆکەین سەبارەت بە ژمارەدەی ئەم گۆڤارە. کاک موئمین بەخێر بیت. بەخێر بۆ سودەی کورتان مەگەزین دووبارە. ئێوارەی تۆش باش بێت. کاک موئمین پێمان بڵێیت گۆڤاری ژمارەدەی گۆڤاری زمانەوانی چیتیایە و زانیاریەکان ئەو زانیاریانە چین کە سەبارەت بە زمانەوانی لە خۆگرێت. خۆی قسەکردن لەسەر زمانی دایک بە شێوازێک شتێکی و بەڕێز لە پێشەکە باست کرد. هۆکارگەلێک لە پشتەوەی کە یونسکۆ ناچارەکە ڕێکخراوە تەویدەکان ناچارەکە کە ئەم ڕۆژە بە زمانی دایک بناسێنرا. ئەویش لەبەرەوەی کە ژمارێکی زۆر لە زمانەکان لە جیهانە لە هەوڵ لە ناوچوون لە هەوڵی پراوێز خستن لە هەوڵی کەمبوونەوەی توانا و با بڵێن ژمارەی ئاخێوەرەکانیان نەبوون. ئێمە پێمان وایە کە ناساندنی ئەم ڕۆژە ئەوەندەی خزمەتە بە زمانێکی گەورە سێ ئەوەندە خزمەتە بە هەموو زمانانی کە لەو چوارچەوەیان یا لە لێواری ئەویان کە جۆرەکان بە فەرمینە ناسێنراوە نەکراون ستاندار لە جیهانە بوونیان لاوازیان بە هەر شێوەیەک شەوەکان. زمانی کوردی ڕاستە لە ڕووی ژمارەی ئاخێوەرانەوە شکر بخوا زمانێکی زۆر دەوڵەمەندە و ئێستا زۆر لە جیهانە بڵاوە ئەوە تا زیاد لە 6 ملیۆن کەس لە دنیای قسەی پێکا بەکاری هێنێ ڕۆژانە. ئەمە وای کردووە کە ترسێکمان نییە لە ناوچوونی زمانی کوردی، بەڵام ئەمان خاتە بەردەم بە پرسیاتی بەرامبەر بە بەهێزتێشتنەوەی زمانی کوردی. دەستگای زمانەوانی زانکۆی جیهان سلێمانی کە زیاتر لە نزیکەی 3 ساڵەکە لەسەر دەرکردنی گۆڤاری زمانەوانی کات و ئەم ڕۆژمارەدەی گۆڤارەکە بڵاوکراوەتەوە دەرکردنیەتی بەم خەمە و پێی وایە کە بەهێزهێشتنەوەی زمانی کوردی ئەرکێکە لەسەر شانی هەموو تاکێک هەموو ئەکادمیستێک هەموو کەسێکە لە بواری زمانەوانیە کارەکات. بۆ لە چوارچەوەی ئەوەیە ئێمە بە سوپاسێکی زۆر بۆ پشتیوانی بەڕێز سەرۆکی زانکۆ بۆ سەرۆکی دەستەی ئەمینداران کە بە بەردەوامی پشتیوانیان پرۆژەیەکەن ئەم ڕۆژمارەدەی گۆڤارەکە بڵاوکرایەوە و وەکو هەموو ژمارەکانی ڕابردووی گۆڤارەکە ئەم جارش تەوەرێکی تایبەت تەرخان کراوە بۆ ناساندنیان جۆرەکان بە هێزهێشتنەوەی زمانی کوردی کە بریتیە لە وەرگێڕانی ئەدەبی. ئەمە پێمان وایە زمانی کوردی ئەبێت لە قۆناغبەندی جیاوازەکانە زیاتر لە گەشە بێت. تا ئێستا زۆر باوڵین جۆرەکان هەرچی وەرگێڕانمان هەبووە با ڕاستی پێچەوانە بووە تا وەرگێڕانێک لە زمانە بیانیەکانەوە لە زمان ئینگلیزیەوە لە عەرەبیەوە لە زمانەکانی ترەوە بۆ کوردی. ئێستا پێویستە دەست بەوە بکەین کە جارێکی تر زمانی کوردی بە جیهان بناسێنین، زمانی کوردی ببینە ناوەندە جیهانەکانە. ئەوش بەچی ئەکرێت بە وەرگێڕانی زمانی کوردی بۆ زمانە بیانەکان. ئەمە دەرفەتێکی زۆر گەورە ئەدات بە وەرگێڕە جیهانەکان بە وەرگێڕە زۆر باشەکان کە خزمەت بە زمانی کوردی بکەن و ئەو شاکارە گەورانی کە لە ئەدەبیاتی کوردی لە زمانی کوردی لە ڕێزمانی کوردی لە زانستی کوردی لە سیاسەتی کوردی لە ڕۆشنبیری و فەرهەنگی کولتوریا هەیەن بگوازنەوە بۆ زمانە بیانەکان و ئەمەش بەڕاستی خزمەتێکی زۆر گەورە ئەبێت بە کەشی زمانی کوردی وەکو زمانی دایکە ئێستا تقریبا وەکو واجبێکی لێ هاتووە بۆ سەرشانی هەموو تاگەی کوردی. زۆر باشە لەشی هەموو لایەکتان ساغ بێت دکتۆر. جا نووسینی با بڵێن بڵاوکردنەوەی بابەتێکی لەو شێوەیە کە زۆر بابەتی لە خۆ گرتووە ئەزمونکردنی وەرگێڕان گرنگی وەرگێڕانی ئەدەبی کوردی بۆ زمانە ئەوروپیەکان و چەند خاڵێکی تری لە خۆ گرتووە با بڵێن ژمارەدەی ئەم جارە و لە هەمان کاتیشە لە وێبسایتەکەشە بوونی هەیە و بڵاوتان کردوێتەوە ما جگەلەوەی کە ئێمە ئەتوانین بەڵێ بە شێوازی ئۆنلاینیش بەردەستە لە هەمان کاتە باشە نووسینی یاخود بڵاوکردنەوەی بابەتێکی لەو شێوەیە بۆ ئێوە چەندێکی کات پێویستە. خۆی گۆڤارەکەی ئێمە شێوازی وەرزنامەی هەیە بۆیە هەوڵە دەین کە هەموو 3 مانگ جارێک لە چوارچەوەی 200 لاپەڕەیە لە چوارچەوەی 250 لاپەڕەیە و بڵاوکردنەوەی ژمارەی زۆر توێژینەوە ژمارەی زۆر وتار جگە لە کۆمەڵێک گۆشەی تایبەت کە هەموو جارێک بۆ نمونە گۆشەیەکمان هەیە بە ناوی فەرهەنگی زمانەوانی هەموو جارێکی لە چەمکە گەورەکانی بواری زمانەوانی کە لە دنیای زانستی زمانەوانیە کاری پێکرێت ئەناسێنین و بە کوردیەکەین. لەگەڵ ئەوەش ئێمە هەموو ژمارەیەک دەستە بین بۆ ناساندنی قەڵەمێکی گەورەی کوردستان کە خزمەتێکی زۆر گەورەی بە زمان بە ئەدەب
بە ڕۆشنبیری و فەرهەنگی کوردی کردووە. ئەم ژمارە قسەمان لەسەر مامۆستای گەورە هەژاری مکریانی کردووە و ژیان نامەکەی هەژاری مکریانیمان ناساندووە. بۆیە گەوهری زمانەوانی لە هەر ژمارەیە کا بە شێوازی بەردەوام خزمەت بە ناساندنی یەکێک لە قەڵەمە دیارەکان، یەکێک لە ڕۆشنبیرە گەورەکان، یەکێک لە پایە گەورەکانی زمان و ئەدەب و ڕۆشنبیری و فەرهەنگی کوردی دەکات. بە تەنیشتی ئەمە وەکو بەڕێز داماژ پێکرد ژمارەیەک هەموو ژمارەیەک کۆمەڵێک بابەتی جیاواز لەخۆ دێت. هەندێک لە ژمارەکان بە شێوەزار تایبەتەکان بڵاوکراونەوە. بۆ من ژماری پێشوە گەربیریت بێت هەر لێرە گفتگومان کرد بە شێوەزاری بادینی و پێشتر بە شێوەزاری هەورانی بڵاومان کردوێتەوە. هەموو ئەمە وامان کردووە کە هەموو ژمارەیەک تەرخان بکەین بۆ یەکێک لە سێکتەرە جیاوازەکان، یەکێک لە بابەتە پەیوەستدارەکان، یەکێک لە پایای بەنرخەکانی زمانی کوردی کە لەناو کۆمەلگا ڕەنگەداتەوە. ئەمە یەکێک لە ئەرکەکان کە ئێمە وەکو دەستگای زمانەوانی زانکۆی جیهان سلێمانی پێستاوین و هیوادارم کە ئەم خزمەتە بچووکە جێگەی ئەو بایەخە گەورەیە بگرێت کە هەموو لایەکە خاتە بەردەم بەرپرسیارەتی و بەرامبەر بە زمانی کوردی. دەستان خۆش بێت دکتۆر. بە بۆچوونی تۆ دکتۆر ئەبێ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە بۆ نمونە کە ڕۆژی جیهانی زمانی دایکە و پێویستە ئێمەش چۆن لە جیهانە گرنگیەکی زۆری پێدرێ ئێمەش بە هەمان شێوە گرنگی پێبین. ئێستا ئێوە لەلایەن خۆتانەوە ئەمە گرنگیتان پێیاوە و ژمارە دەی ئەم ڕۆژنامەیەتان با بڵێن بڵاو کردوێتەوە. پێویستە چی بکرێت لە ئەم ڕۆژایە بە بۆچوونی تۆ دکتۆر؟ بەڵێ خۆی شکر بۆخوا لە هەرێمی کوردستان تقریبا ئێستاوای لێ هاتووە زیاتر لە ڕۆژێک سەی دەکرێت. یعنی ڕاستە ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێک کراوە ڕۆژی جوانی زمانی دایک، بەڵام چالاکیان ئەوەندە زۆرن و دەرفەتێکی باش ڕەخساوە بۆ ڕۆشنبیران، بۆ ئەکادمیستان، بۆ ئەو کەسانی کە دڵسۆزی زمانی کوردین بە شێوازی جیاواز خزمەتی زمانەکەی خۆیان بکەن. ئێمە لە زانکۆی جیهان سلێمانی لە ماوەی ئەم سێ ڕۆژە ڕابردووە دوو ئیڤنتی زۆر گەورە، دوو ڕووداوی زۆر گەورە و دوو چالاکی زۆر ناوازەمان ئەنجام داوە. ئەمڕۆ بەشی یاسای زانکۆی جیهان سلێمانی هەردوو بەڕێزان کاک شاهۆ جێگیری پارێزگاری سلێمانی و لەیلا خان سەرۆکی شارەوانی سلێمانی و یەکێک لە مامۆستا بەڕێزەکانی ترمان هاتبوونە سەر پانەڵە قسە سەرچیانە کرد لەسەر زمانی کوردی لە بواری کارگەڕیە. بۆچی خەڵک ناڕازیە لەوەی کە لە شەقامەکانە زمانی کوردی بەکار نایەت، زمانی ئینگلیزی و زمانی عەربی بەکاردێت؟ بۆچی خەڵک پرسیاری هەیە دەربارەی ئەم بابەتەوە؟ تا ڕادێکی زۆر باش لە پانەڵێکی زۆر باشە کە پێم وابێ هاوڕێنمان لە کەناڵی کورسات بە شێوازی ڕاستەخۆ گواستیانەوە کاتە زۆر باشی ئەم ئیشان سەرمە کرد. ڕۆژی چوارشەمەی ڕابردووش بە هەمان شێوە دوو پانەڵی گرنگ لەلایەن زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی هەڵەبجە بەشی بەڕێوە چوون کە هەردووکیان قسەکردن بوو لەسەر دوو پایە گرنگی زمان کە بریتی بوون لە توێژینەوە و هەروەها هەستی نیشتیمانی. ئێمە پێمان وایە هەموو ئەم چالاکیانەی کە لەم ڕۆژانەیە بەڕێوە چن گرنگن و بەڕاستیش هەمومان ئەخەنە بەردەم بەرپرسیاریتەوە بەتایبەت حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان، جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتە پەیوەندیدارەکان کە بە گرنگیەوە لەم ڕۆژە بڕوانن و بە گرنگیەوە کار لەمە بکەن. ڕاستەوە کە پێشتر ئاماژەم پێکرد زمانی کوردی لە مەترسیانە، زمانی کوردی لە دۆخێکی زۆر باشایە، بەڵام دیسانیژنەوەی نوێی ئێمە گەنجی ئێمە پێویستی بۆیە کە تێرمێک یان چەمکێکی لا تۆخێنەوە کە بریتێ لە شکۆمەندی زمانی کوردی کە پێویستە تاکی کوردی شانازی بە زمانەکەی بکات. ئەمەش بەڕاستی ئەرکێکی قورسە. ئێمە لە هەموو لایەنە جیاوازەکانە لە خێزان وەکو قوتابخانە یەکەم، وەکو شوێنی فێربوونی یەکەمی هزری گەشەی هزری، لە قوتابخانەکانی وەزارەتی پەروەردە، لە ناوەندەکانی خوێندنی باڵا، لە ناو بازار و بازارگەکانە هەمومان پێویستمان بەوەیە کە بە بەرپرسیارەتی و سەری پێگەی زمانی کوردی بکەین و ئەم شکۆمەندیە ئەم شانازی بۆ تاکی کوردی بگەڕینەوە کە تاکی کوردی شانازی بە زمانی خۆی بکات. دەستە خۆش بێت دکتۆر گیان. جا ئێوە بیر لەوە ئەکەنەوە بۆ نمونە ئێوە بەپی پلان کارەکانی خۆتانەکەن وەکو سێ مانگ جارە ئێوە ژمارەیەکی ڕۆژنامەکەتان بڵاوکەنەوە. پلانی داهاتووتری ئێوە بۆ سێ مانگی داهاتوو چییە؟ ئێمە هەر بە شێوازی نەریتی هەموو ژمارەیە کە دەرەچێت یەکسەر تەوەری ژماری داهاتوو ناسێنراوە. یعنی ئێستا بۆ من ژمارە دەیە باسمان لەوە کردو کە ژمارە 11 باسی چیەکەین کە بریتی لە زمان و دەسەڵات. ئێمە ئەمانەوێت باس لە پێگەی هێزی زمانی کوردی بکەین. ئایا زمانی کوردی زمانێکی بەهێزە، زمانێکی باڵادەستە لە ناوچە جیاوازەکانە و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەرکی دەسەڵات لە کوردستان، لە ڕۆژاوای کوردستان، لە باشووری کوردستان، لە ڕۆژهەڵات باکووری کوردستان چییە بەرامبەر بە زمانی کوردی؟ و ئەمانەوێت بەڕاستی ئەرکەکان دابەشکەین، ئەرکەکان بخینە بەردەم هەموو کەسانی کە پەیوەندیدارن بە پرسی زمانی کوردیەوە، وەزارەتە پەیوەندیدارەکان، لایەنە پەیوەندیدارەکان، ئەمانیان بۆ شرۆڤ ئەکەین، ئەمانیان بۆ ئەخینە ڕوو، ئەمە ئەخینە بەرچاویان کە بۆ ئەوی کە بەڕاستی هیچ کەسێک نەڵێ وەڵام من نازانم ئەرکم چییە بەرامبەر بە زمانی کوردی. و لەگەڵ ئەوەشا وەکو باسم کرد گرنگە کە بزانین کە زمانی کوردی لە ئێستا لە چه ئاستێک هەیە، لە ڕووی جیهانیەوە، لە ڕووی هەرێمایەتیەوە، لە ڕووی ناوچەیەوە کە بەدڵنیایەکی لە زمانە دەوڵەمەندەکان و ئەم دەوڵەمەندبوونەشی وای کردووە کە تاک بە تاکی کورد ئەبێ شانازی پێ بکات لە بەکارهێنانی، لە کارپێکردنی، لە قسەکردنی، لە وەرگێڕانی بۆ زمانە بیانەکان. و بەڕاستیش زمانەکە ئەوەندە جوانی تایە، زمانەکە ئەوەندە دەوڵەمەندی تایە کە هەمومان لەگەڵ ڕێزێکی زۆرمان ئەگەر پاساو نەهێنینەوە،
ئەگەر بیان و نەدەین بەدەستەوە ئەتوانین زمانی کوردی لە جیاتی هەر زمانێکی تری جیهانی لەناو کۆمەڵگەی کوردیا بەکاربێنین لە هەموو بوارەکان ئەمە وشەمان هەیە لە هەموو بوارەکان دەستەواژەمان هەیە ڕستەی زۆر جوانمان هەیە ئەتوانی بە ئاسانی مامە لەگەڵ زمانی کوردیا بکەی کە پێم وایە ئەم نیانە ئەم نەرمیە لەگەڵ زمانی کوردیا هەیە لەکەم زمانی ترا هەیە وای کردووە کە ئێستا زمانێکی گرنگ بێ بۆ ناسانی سروشت زمانێکی گرنگ بێ بۆ دەربڕینی ئەدەبیات و وێژە زمانێک گرنگ بێ بۆ مامەڵەکە لەگەڵ زانستا لەگەڵ یاسایە لەگەڵ میدیایە و ئەمەش بەڕاستی هەمومان پێکەوە توانین ئەم گرنگیە نیشان بین ئەم شکۆمەندی تۆخینەوە بێگمان دەستە خۆش بە دکتۆرجیان زۆر سپاس بۆ تۆ تەواوی زانیاریەکانە بۆ خستینە ڕوو زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمان نبوویت و هەمیشە بەگەشی و بەباشی بوو زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ تۆش جا دکتۆر